براستی سەرۆکاتی ئەف 21 ساڵی لێ زیندانێدەیە ئەمت بینن ئەف دەولەتێت ناونەتەوی ئەف دەولەتێت مەزنت وەکە ئەمریکا و رووسیا وان هێت هەکە حقوق الئینسانتی هەیی ئەو دەنگش خۆ ناینن ئەم حساوان ناکن خۆ لڤی ئالیدا کەڕتکن خۆ کویرتکن بیژنەم تشتێکی نابینن ئەفراستی ئەف شغلێکی نەلجێ خۆدەیە ئەف سەرۆکاتی هاتا ئەگرتن ئالیێ سیاسیدا دەولەتێت وەکە ئەمریکا پراستی وان ترکارە بوونە پشتەوان هەتا سەرۆک ئاپۆکردنە زیندانیدا الڤێ نوها الڤی وەختەی نوها ئەف ئیشاکە دەرکەتی ئیشا کۆرۆنا سیاسی و غێر سیاسی دەولەتە هەمووی گەلک دەرکەتن هەکە دەرکەتی یەک و یەک تە خەلاص بووی وێ هەکە ئیجازە هاتی یەکی سەرێ خۆ سەرۆک ئاپۆ نەیشاند و یەکی نەگۆ یعنی دەنگش خۆ نانی نەگۆ ئەف چمانەکێ ئەف 21 ساڵی vێت حەبسێدەیە ئەف سەرچیە یەک پیڤە نەچوو هەتا مراجعەیت وی ناهێلن یەکچە مراجعاوی یعنی ئەف تشتل دنیایەدا چێ نەبوویەژی ترکاوی شغلی سەر سەرۆکاتیێت مەشینێ براستی ئەف مؤامرەکە مەزنە سەر سەرۆکاتی تێمەشاندن ئالیێ دووەلیڤە نە غێر ئالیێ ترکا ئەف بنە پشتەوانش ترکارە ئالیێ دووەلیڤە براستی ئەف مؤامرە هاتە چێکردن وەکە تەختیتەکە دووەلی بوو سەر هاتە مەشاندن و ئەف شغل پێ هاتەکردن ئەم وان جیهاتێت هەکە کارن سەرێ خۆلی بیشینن و کارن وی شغلی پێک بینن و حقوق الئینسان بمەشین و سەرێ خۆ سەرۆک ئاپۆ نایشینن براستی ئەموان دەولەتە هەمووی کیبێ ئەم شەرمەزارتکن و ئەم دەنگێ خۆت گەهینە دنیایێ ئەف سەرۆک لێ زیندانێدا نەمینێ ئەف سەرۆکی ئینسانیە سەرۆکی هەکە ئەف فکرێ بەلاکری دنیایێ ئەف فکرێکی ئینسانیە فکرێکی دیمقراتیە پێکتینێ ئەف ضدێ دکتاتۆریەیە براستی دەولەتە ترک و پشتەوانێت وێ دەکتاتۆرینە وان ناوێت دیمقراتی پیش دەچا و بمەشێ براستی نەبەردایناوی ئەمزانن لیان دەولەتێت دەسەلاتدار ئێت هەکە دەکتاتۆریەت مەشینن زانن هەکە ئێت وەکە سەرۆک ئاپۆ دەرکەتن و کەتنە ساحێدا براستی زانن وێ جێ خۆگرن و ملەتێ دەدو و ملەتێ بژا فکرێ وان مەشێ ش خۆ ترسن ئەو نەمینن ش بەرخوا سەرۆک ئاپۆ بەرنادن زانن ئەوێ بنەتنە ش vêkê بەرنان و دەرنا هیوی داخوازیە مە براستی وەکە ئالیێ دووەلیدا مەدوێ ئەف حقوق الئینسان ئەف منەظەماتێت مجتەمع المەدەنی ئەوێت هەکە کاربن شغلێت وها بکن و شغلێت وها پێک بینن مەدوی سەرێ خوا سەرۆک ئاپۆ بیشینن و کاربن ڕەحەت تێکلی پیرە بێنەکردن و لی بپرسن بەلکی ژێ زیندانێ دەرکەوێ بینم وەکو ئەوە 21 ساڵ سەرۆک ئاپۆ لە زینداندایە ئەرێ بۆچی ئەف گرتی ئەف حەبسی هەموو سەردانێت وان هەینا محامێت وان هەینا کارن دیفاعا خۆ بکەن ئەرێ چرا ناهێلن کو ئەوێ دوی محامێت وی سەرداناوی بکەن ناهێن مالباتاوی سەرداناوی بکەن کومەت vê mesel zanibin û bil'exas ev îşa hatî îşa korona li zindana ve geleka xerab e yani ev tiştê medvê ji hemû dinyayê ji hemû cîhanê dengê xwe bigine yek û medvê serok apo rizgar bibe û em bêjin mala her kesî ava ku arîkarî kir ku serok apo ji vê zulmê derkeve ji vê neheqiyê derkeve û em serketinê ji hemû dinyayê kî dewletê xwelîka xwedan ev dewlet hemû çend dewlet heyna çend dewlet rojhilata navîn ev giştî ew hemû nexêrxwazê vî miletîna bil'exas ku xêrxwazê vî miletî vê civatê ku kîna fikrê serokatî ew ku ew fikrekî ku ew yani ku bi destê wî ve hatba ew ne zindanê dava ku wê harîkarî dava ma wê serketineka mezin bi sayîtawî me birê vebiriba ku ez dibêjim em hemû dinyayê ku ê bêdeng şermezar wî wellahî em hêviya saxî û selametiyê ji bo serok Apo dixwazin û
وش بو همو ملت تخوازن و ام تخوازن کو سروک آپوش زندان رزگار ببه تشتی مدوی کو که سبب چیا بلا سبب بی در رون کرن که دولتا ترکه که غیر دولتا ترکه که چه آستانگی نمدوی ما آستانگی راکن کو سرداناوی بدگرن محامل بارونین مالباتاوی سرداناوی بکا مدوی ام زانمن که صحتاوی چاوایا